بزن تۆزێک هارە مەڕ فەقیرە باشە مەڕ و بزن بەیەکەوە حەوێنەوە سڵاو لێبێ عليك السلام ورحمة الله باشی دەم باسەکە باش کوێت کاکە هەورامان بابزانم تۆ بەیانی سعات چەند هەڵساوی وڵا 6:20 دقەونەوە کاڵەسی چیەکەیت وڵا نوێژەکەم و ترنانچای خۆنیتین بۆ پەچەک باشە ئیشی تۆ لە ناو پەچەیە چییە وڵا کەودانیان دەینێ و بەرخەنەخەین لای دایک باشە من بینیم تۆ بەرخەکان هەندێکیان دایکیانت بۆ گرت و نازانم بۆی بەرخەکەتی هەڵکەوێت چی وڵاوە دایکی ئەمدار بەس یا نیەسی یا هەڵی ینی بەرخەکەی خۆی نییە ئەتانوێە لە مەڕێکی تر شیرەکە بخۆوەیە وای ینی ئەوەش گرتنی دەوێت چکە مەڕەکە نایڵەوەیە وای باشە بابزانم تۆ حەزت لە حیوانداریە گەنج تۆزێک هینە بانیان خەویێت و حەز ناکات زوڵچێ بەس بابزانم تۆ حەزت لە حیوانداریە زۆرتر حەزت لە ڕەشەوڵاخە یاخو حیوانی وەکو مەڕوانەوە حیوانی ورد وڵا مەڕ بزن معاملەی مەڕ خۆشترە یا ئی بزن وڵا مەڕ باشە کاکەورامان چەند ساڵە تۆ ئەنی سەرۆکارت لەگەڵ حیوان ئاژەڵداری و حیوانداری و ئەوانە هەیە وڵا بێژم لە 6 ساڵیوە شوانم ڕۆمە لای کەواتە ئێستا هینی مەڕ باشە زانی ینی ئاژەڵداری بە ئام باشە زانی باشە مەڕ ئێستا ئەم ساڵ نەخۆشی وشتی هەیە هەروەڵا زۆریشی هەیە چ نەخۆشیی هەیە وڵا هین ئەگەرەک و ئیساکێت دانکەوە لە ناو نەخۆشی دانکە یا تەوەقع گەر هەر ساڵی زۆر بارانیوە تەڕیوێ تەوەقەمانە لێدا زۆری لێکوشی تەبەقی شەیەوە نیە تەوەق ئێوە پێڵن تەوەق باشە تۆ ئەشی بێ بۆ کەژە حیوانەکانە بێ بۆ کەژە هەروەڵا تواستت بەریان نەدەی تۆ هەر حتمما هەر لەگەڵ ئاژەڵە وردەکانە ڕۆی ڕەشە وڵاخەکانە بێت کەسێکی تر بیان بەوە نیە هەردووچی بێ کۆ ناکرێت وڵاخان جارێ بەریان نادێ بزنیشان لەگەڵایە بزن تۆزێک هارە مەڕ فەقیرە باشە مەڕ و بزن بەیەکەوە حەوێنەوە بەڵام مەگەروە هاوین مەگەروە هاوین مەبەسمەوەیە مەرجارێکە گەرمای لێدا هات خۆیان کۆڕە بەستن و اینجا جاری وا هەیە لە شوێنێک بەجێ ئەمێن و یاخود ناڕۆن و سەرەکەنە ناویەکەوە بزنیش هەر لە ڕۆشتنە هەر پەلەپەلێتی چۆن بەیەکەوە حەوێنەوە وڵک بێژم مەڕەکە بێسێ تر بزنەکەش وێسێ ئەگەر تێروێ ئەوێسێ بەس تێریش نێعانی برسیوێ ناوێسی ناگەر لەگەڵ یەکی شابن حتمما فێری لای یەکتریە بنە بە جۆرە لە جۆرەکان مۆتی یەک و هینی یەکترە بن وایە وای سەلامەت بی کاکە بیا سەلامەت